بسم الله الرحمن الرحيم. الحمد لله والصلاة والسلام على رسول الله محمد وآله وصحبه ومن اهتدى بهداه. اللهم أرنا الحق حقا وارزقنا اتباعه وأرنا الباطل باطلا وارزقنا اجتنابه. لا واني بينجم قيشتنا باسی کاتی نوێژەکان کە ئەوەی پێویستە هەمومان بیزانین بریتیە لەوەی کە بۆ هەر نوێژێکی فەرز کاتێکی دیاریکراو هەیە کە نوێژەکەی پێدەبێت و هەروەها کاتێک هەیە کە ماوەی نوێژەکەی کۆتایی دێ. هەر کامێک لە ئێمە ئەگەر بمانەوێت نوێژەکان بکەین بە شێوازێک کە خوا لێمان قبوڵکە دەبێ لەو کاتەدا بیکەین کە خوای پەروەردیگار بۆی دیاری کردوین و هەر نوێژەی لە کاتی خۆیدا نەکرێت بەبێ گومانی نوێژەکە وەرگیرا و قبوڵ نییە. چۆن ناکرێ پێشەوەی کاتی نوێژەکەی ببێن نوێژەکەی بکەین، بە هەمان شێوەش ئەگەر کاتی نوێژەکە کۆتایی پێهات نوێژەکەش دەفەوتێ و ناتوانی ئەنجامی بدەی و ئەگەر ئەنجامیشی دەی تەوان ئەگەر بەئەنقەس بێت نوێژەکەت بەرناکەوێت. لەو بارەیەوە خوای گەورە لە قورئانی پیرۆز لە چەند ئایەتێکدا دەفەرمێت، بەڵام دیارترینیان کە دەفەرمێت ئین الصەلاتە كانت على المؤمنين كتابا موقوتا. بێگومان نوێژ لەسەر ئیمانداران کاتەکەی دیاری کراوە بۆ هەر نوێژەی کاتێکی تایبەت هەیە کە نوێژەکەی تێدا دەبێ و کاتێک هەیە کە نوێژەکە ماوەی نوێژەکەی تێدا کۆتایی پێدێ. لە ئایەتێکی کە خوا دەفەرمێت وأقم الصلاة طرفي النهار وزلفا من الليل. ئەنجام بدەن نوێژەکان لە هەردوو کاتەکەی ڕۆژ کە مەبەستی نوێژی نیوڕۆ و عەسرەکە یەکێکیان لە ناوەڕاستی ڕۆژدایە و یەکێکیان لە کۆتایی ڕۆژدایە وزلفا من الليل. دیسان لە هەردوو لای شەوێش لە ناو شەوێشدا تەبان دوو نوێژی بکەن کە مەغریب و عیشایە. پاشان دەفەرمێ ئین الحەسەنات، ئەوەی وزلفا من الليل لە ناو شەوێشدا تەبان مەغریب عیشا بەیانیە. ئین الحەسەنات یذهبن السەیئات، بێگومان ئەنجامدانی چاکە خراپە و گوناهەکان لا دەبەن. ذلکە ذیکڕا للذاکرین، ئەوە پند و ئامۆژگاریە بۆ ئەو کەسانەی کە پند و ئامۆژگاری وەردەگرن کە بەبێ گومانی ئاەتەکە جگە لەوەی کە کاتی نوێژەکانمان پێ دەڵێت، پێشمان دەڵێت کە نوێژکردن یەکێکە لە کارە باشەکان، یەکێکە لە کارە چاکەکان. ئینسان ئەگەر نوێژکەرێکی باش بێت و نوێژ خوێنێکی باش بێت بەهۆی نوێژەوە خراپە و گوناه و تاوانەکانی دیکە ئەگەر هەش بن بە تایبەتی گوناهە بچووکەکان دەسڕێنەوە و خوای گەورە بەهۆی نوێژەوە ئیمانداران ڕۆژانە چەند جار پاک دەکاتەوە. و چەندان ئاەتی دیکەشمان لەو بارەوە هەن کە پێمان دەڵێن نوێژ دەبێت لە کاتی خۆیدا بکرێ. ئەگەر لە کاتی خۆیدا نەیکەی یەک لە مەرجە سەرەکیەکانی نوێژت تێدا بەدینە هاتووە و نوێژەکەت هەر لە سەرەتاوە دامەزراو نییە و قبوڵ نییە. ئەی بۆ زانینی کاتی نوێژەکان بێگومان ئێستا ئێمە سەعاتمان لەبەردەستدایە، تەوقیتمان لەبەردەستیدایە. زانینی کاتەکان بۆ ئێمە ئێستا زۆر ئاسانە، بەڵام کاتی خۆی و چۆن موسڵمانان کاتی نوێژەکانیان دیاری کردووە و ئەگەر وادانەین لە شوێنێک بووین سەعاتمان پێ نەبوو یا تەوقیتمان پێ نەبوو، چۆن بتوانین کاتی نوێژەکان دیاریکەین یا بە تعبیرێکی دیکە ئەو تەوقیتانێکی ئێستا هەن بەس نیزامێک بەچی یاسایەک دانراوە کە نوێژی نیوڕۆیە لەو سەعات ئەوەندە دەبێت و لە سەعات ئەوەندە دەچێت. مەسەرەن لە وەرزی پاییزدا گۆڕانکاری بەسەر کاتەکەیدا دێت، لە زستاناندا کاتەکەیان جۆرێکە بەپێی وەرزەکان کورتبوون و درێژبوونی شەو و ڕۆژ معلومە کە گۆڕانکاری بەسەر کاتی نوێژەکاندا دێ. ئەو گۆڕانکاریانە بەهۆی چیەوە دروست دەبن و ئەو تەوقیتانێکی ئێستا لەبەردەستی ئێمەدانە چۆن دانراون و لە کاتی دیاریکردنی تەوقیتدا پشتیان بەچی بەستووە، یان دەکرێت بڵێن کاتی خۆی سەحابە و تابعین و پێشینانی ئێمە کە سەعاتیان لەبەردەستدانە بووە و تەوقیتیان بەو شێوازەی ئێمە نەبووە چۆن نوێژیان کردوون. بێگومان لەو بارەیەوە کۆمەڵێک فەرمودەی زۆرمان هەنە، بەڵام تەنها یەک فەرمودە باز دەکەین بەس بۆ ئەوەی تێبگەین کە چۆن ئەو تەوقیتانە دانراون
و ئەگەر تەوقید نەبووە خەڵک چۆن نوێژی کردووە. فەرمودەیەکمان هەیە کە جابری کوڕی عەبدوڵڵا خوا لێ ڕازی بێت بۆمان دەگێڕێتەوە، دەفەرمێت پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم بۆ خۆی تەبەن گێڕاویەتیەوە و فەرموویەتی جیبریل کە نوێژ فەرز کران 5 نوێژەکان، دەفەرمێت جیبریل هاتە لام لە کاتی نوێژی نەورۆدا فەرمووی قم فەصەلیه هەستە نوێژێ بکە. تەبەن دەفەرمێت ئەویش هەستە نوێژی نێوڕۆی کرد. لە چ کاتێکدا نوێژی نێوڕۆی کرد؟ حینە زالەتی شەمس، ئەو کاتێک کە خۆر هاتبوویە ناوەڕاستی ئاسمانێ. کەواتە نوێژی نێوڕۆیە لەو کاتەیدا دەبێت کە خۆر دێتە ناوەڕاستی ئاسمانێ. چۆن دەزانی خۆر هاتووەتە ناوەڕاستی ئاسمانێ؟ بۆی ئەگەر قیبلەی بزانی سەیری قیبلەی کرد لەکوێ خۆر هاتە سەر چاوی ڕاستت، ئەوە یەک، یان ڕاوەستە لەبەر خۆر هەر کاتێک سێبەرت نەما بە حەستەم بەلای خۆر هەڵاتدا یەک تۆ سێبەرت کرد، یان شتێک بسە قەڵەمێک دانێ بە نمونە دارێک دانێ، ئەگەر دارەکە یەک تۆس سێبەری بەلای خۆر هەڵاتدا کرد بزانە ئەوە نوێژی نیوڕۆیە بووە. جیبریل یەکەم جار فەرمانی بە پێغەمبەر کردووە صلی الله عليه وسلم کە لەو کاتەدا نوێژی نیوڕۆی بکات. دەفەرمێت ثم جاءه العصر، پاشان لە نوێژی عەسریشدا جیبریل هاتەوە لای قال قم فصلیه، فەرمووی هەستە بڕۆ نوێژکە. ئەویش نوێژی عەسری کرد. کەی نوێژی عەسری کرد؟ کەی نوێژی عەسرە دەبێ؟ حینە صارە ظل الشەیء كل شيء مثله، هەر کاتێک سێبەری هەر شتەی دوو ئەوەندەی خۆی بوو، عەفو بە قەدەر خۆی. ئەگەر دارێکت چەقاند سێبەری کرد بە حەستەم بەلای خۆر هەڵاتدا، ئەوە نوێژی نیوڕۆیە. ئەی نوێژی عەسر چ کاتێکە؟ ئەو کاتەیە کە بۆ خۆت ڕاوەستە، ئەگەر سێبەرەکەت بەقەد خۆت بوو یان شتێکت چەقاند بە نمونە سێبەرەکەی بە ئەندازەی خۆی بوو، بزانە تەبەن ئەو تۆزەی کە نیوڕۆیان لادەدا تەرکی دەکەی، جگە لەوە خۆر سێبەرەکە بەقەد کەسەکە بەقەد شتەکە بوو، بزانە نوێژی عەسر بووە و دەکرێت نوێژی عەسری تێدا بکەی. پاشان دەفەرمێت ثم جاء المغرب، ئەوجار نوێژی مەغریب هات. قم فەرمووی قم فەصەلیه، بڕۆ نوێژی مەغریب کە. فەصەلە المەغریب حین وەجەبەت الشەمس، دەفەرمێت نوێژی مەغریبی کرد لەو کاتەیدا کە خۆر دیار نەمابوو، خۆر ون بوو، سەیری دەوروبەری کرد لە هیچ شوێنێکی خۆر دیار نەمابوو. لەو کاتەدا پێغەمبەر صلی الله عليه وسلم نوێژی مەغریبی کرد. کەواتە نوێژی مەغریبیش لەو کاتەدا دەبێ کە سەیری دەوروبەری خۆت کرد، بەرزاییەکانی دەوروبەری خۆت کرد، لە هیچ شوێنێک خۆرت نەبینی و خۆر نەما، یەکەم کاتی بوونی نوێژی مەغریبە و دەتوانین نوێژی مەغریب لەو کاتەدا بکەیت. و تەوقیتاکانی ئێستاش بەو شێوازە دانراون، حسابی خۆر کراوە لە هەر وەرزێکیدا کەی ئاوا دەبێت و کەی نامێنێ. پاشان دەفەرمێت ثم جاء العشاء، اینجا کاتی نوێژی عیشای هات، فەرمووی قم فەصەلیه، هەستە بڕۆ نوێژی عیشای بکە. دەفەرمێت نوێژی عیشای کرد حینە غاب الشەفق، ئەو کاتێک کە ئەو سووراییەون بوو کە لە خۆر ئاوا دروست دەبێ. کە خۆر ئاوا دەبێت لە لای خۆر ئاوە سووراییەک دێتە ئاسمان، ئەو کاتێک کە ئەو سووراییە لەوێ نەما، ئەو ڕووناکیە لەوێ نەما، تەبەن دەبێتە کاتی نوێژی عیشای. لەو کاتەیەوە کاتی نوێژی عیشای دەبێت. ئێستا بەچەندی تەبەن ئەو سووراییە نامێنێ، تقریبەن بە سەعاتێک زیاتر، سەعاتێک و 10 دقە 8 دقە چارێک بە تەواوی تەبەن ئەوانە نامێنێ. بۆ بینی نوێژی مەغریب و عیشای ئەها سەعاتێک و ئەوەندە دقەیە، چونکە لەو کاتەیەوە کە مەغریب تەواو دەبێت ئەو سووراییە نامێنێ دەبێتە کاتی نوێژی عیشای. پاشان دەفەرمێ ثم جاء الفجر، ئەو جار وەختی نوێژی بەیانی هات حینە بەرق الفجر، ئەو کاتێک کە سووراییە کەوت بۆ ئاسمان، سپیاتێک بە ئاسمانەوە دەرکەوت بوو، ئەو سەطح الفجر یان شەفەق و ڕووناکێک لە ئاسمانەوە هەستی پێدەکرا. لەو کاتەش فەرمووی بڕۆ تەبەن نوێژی بەیانی بکە و لەو کاتەشدا نوێژی بەیانی کرد. کەواتە نوێژی بەیانی لە فەجری سادق کە دیارە دوای نیوەی شەو دوو سوورایی تەبەن لە ئاسمان دەردەکەون، یەکەمیان نا
دووهەمیان کە دەرکەوت تەوان دەبێتە کاتی نوێژی بەیانی ئەوانەی کە تەجروبەیان هەیە و تەوقیتیان داناوە بێگومان حسابی ئەو نیشانانەیان کردووە بەپێی ئەو نیشانانە لە هەر وەرزێک و بۆ هەر ڕۆژێک تەوان حسابیان کردووە چەند دەقەی پێدەچێت هاتوون تەوقیتەکەیان داناوە و بۆتە کار ئاسانی بۆ ئێمە ئەوە سەبارەت بە بوونی نوێژەکە ئەی نوێژەکان تاکەی دەمێنن خی گەورە وەکو فەزڵ و ڕەحمەت و چاکەیەک لەگەڵ ئێمە نەهاتوە تەنها چەند دەقەیەکی کەم دیاری کات کە تێیدا نوێژەکەی کەین ئەگەر نەمان کرد گوناهبار ببنیان نوێژەکەمان بچێت بەڵکو بۆ هەر نوێژەی مەجالێکی فراوان دانراوە کە لەو مدەتە و لەو مەجالەیەدا هەر کاتێک نوێژەکەت بکەیت تەمان بێگومان نوێژەکەت دروستە جا هەر هەمان حەدیث دەفەرمێت ئەوە ڕۆژی یەکەم جیبریل هات نوێژی بە پێغەمبەر کرد صلی الله عليه وسلم لە کاتی بوونی نوێژەکەدا ڕۆژی دووهەم دەفەرمێت جیبریل هاتەوە لای پێغەمبەر صلی الله عليه وسلم لە نوێژی نیوڕۆیدا فەرمووی نوێژەکەت بکە بەڵام چ کاتێک نوێژەکەی پێکرد ئەو کاتێک کە سێبەری کەسەکە بەقەدەر خۆی دروست بوو یعنی باسمان کرد کەی نوێژی عەسر دەبێ ئەگەر شتێک سێبەری بەقەدەر خۆی کرد هەتا ئەو کاتەی نوێژی عەسر نەبوو بێ تەبەن نوێژی نیوڕۆی ماوە بۆیە کە سێبەری خۆت ئەوەی کە دایدەنەی بە ئەندازەی خۆی لێهات هیچی تێنەپەڕی بوو تا ئەو کاتەی نوێژەکەت بکەیت نوێژەکەت دروستە دیارە بەپێی سەعات بەپێی ڕۆژەکان کورتی و درێژیەکان دەگۆڕێ هەندێک جار چەند 2 سەعات 3 سەعاتی زیاتر بینە بەڵام زستانان کە ڕۆژ کورتن بێگومان زەمانەکەی کەمە مەبەستم ئەوانەی تەوقیتەکەیان داناوە حسابی ئەو سێبەرەیان کردووە بەو سێبەرە نیشانەیان کردووە لە هۆڕا هاتۆن تەوان دەقە و سەعاتەکان بۆ ئێمە دانێن بۆیە نوێژی نیوڕۆی وەلحاصڵ کە شتێکت دانا بە حەستەم سێبەری کرد ئەو نوێژەکە بووە تا سێبەرەکە بەقەدەر خۆی لێدێ لەو مدەتەیدا لە هەر کاتێکدا نوێژەکەت بکەی نوێژەکەت دروستە و ئیشکالێکی تێدا نییە پاشان دەفەرمێت نوێژی عەسری پێکرد ئەو کاتەی کە سێبەری ئەو شتەی کە دایدەنەی بە دوو ئەوەندەی خۆی دەبێ سێبەری هەر شتەی ئەگەر بە ئەندازەی دوو ئەوەندەی خۆی بوو تەبعاً لەو کاتەدا پێغەمبەر صلی الله عليه وسلم نوێژی کرد ڕۆژی دووەم کە وەکو لە فەرمودەکەیدا دەردەکەوێت تەبعاً ڕۆژی یەکەم ئەو کاتە نوێژی عەسری کردووە کە سێبەری هەر شتەی بەقەدەر خۆی لێ هاتووە و تۆزێک تێپەڕیوە ڕۆژی دووهەم سێبەری شتەکە دوو ئەوەندەی خۆی لێ هاتووە ئەوجار نوێژی کردووە کە بەبێ گومانی بەوەش دەزانین کە نوێژی عەسر لەو کاتەیەوە دەبێت کە سێبەری ئینسان خۆی یا هەر شتێک بەقەدەر خۆی لێدێ و تۆزێک تێدەپەڕێ و ئەو کاتە تا ئەو کاتە نوێژی عەسر دەمێنێ سێبەری هەر شتەی دوو ئەوەندەی خۆی لێدێت یان تا ئەو کاتەی تەبەن خۆر دیار نامێنێت و خۆر نامێنێتەوە پاشان دەفەرمێت نوێژی مەغریبی هاتەوە بەڵام لە نوێژی مەغریب برا فەرمووی نوێژی مەغریب تەنها ئەو کاتەی هەیە و هەموو کاتێک دەبێت لە یەک کاتیدا بکرێ ئەوە ئیشارەتە بۆی کە نوێژی مەغریب مەجالەکەی کەمە ماوەکەی کەمە نابێت دوا بخرێت و زۆر هەرچەندەویش سەعاتێک و چەند دەقەیەکی مەجال تێدایە بەڵام مەجالی لە نوێژەکانی دیکە لە هەمووی کەمترە کەواتە نوێژی مەغریبیش بەچی دەزانین ماوە بەچی دەزانین نەچووە بەوەی کە خۆر لە دەوروبەری خۆت نەما ئەوە سەرەتای بوونی نوێژی مەغریبە کۆتاییەکەشی ئەو کاتەیە کە ئەو سووراییە نامێنێ کە لە خۆر هەڵات دروست دەبێت و نوێژی عیشاش فەرمووی نوێژی عیشای بە پێغەمبەر کرد صلی الله عليه وسلم لە نیوەی کۆتایی شەودا نیوەی شەوەکەی ڕۆیشت بوو لە نیوەکەی دیکەدا یان لە ڕیواتێکە دەفەرمێت سێجی کۆتایی شەوەکەی نوێژی عیشای پێکرد ئەوجار طبعا ئەوە دواتر بۆ نوێژی بەیانی هات ئەو کاتە کە دنیا ڕووناک بوو بوویەوە بەڵام خۆر هەڵ نەهاتە بوو یعنی دنیا زەرد بوو سپی بوو بە تەواوی فەرمووی ئەو کاتە نوێژی بەیانی بکات نوێژی بەیانیشی لەو کاتەدا کرد کەواتە
نوێژی عیشاش بۆمان دەرکەوت کەی دەبێ ئەو کاتەی کە ئەو سووراییەی لە خۆر دوای خۆر ئاوا بوون دروست بووە لە خۆر ئاوا نامێنێ سەرەتای نوێژی عیشایە کەی کۆتایی پێدێ ئەگەر بکرێت لە نیوەی یەکەمدا بیکەی باشە ئەگەر نا لە سەیەکی کۆتاییشدا هەر دروستە و ئەگەر هەر بۆت نەکرا تەبەن تا ئەو کاتەی فەجری دووهەم دەردەکەوێت و نوێژی بەیانی دەبێت وەکو بەرکەوتن نوێژی عیشات هەر بەردەکەوێت نوێژی بەیانیش لە کەیەوە دەست پێ دەکات لە فەجری سادق فەجری یەکەم ڕووناکایی زەردایی یەکەم کە لە ئاسمان سووراییەکە دەردەکەوێت لەو کاتەیەوە دەبێ هەتا خۆر هەڵدێ کاتی نوێژەکانە جا دەفەرمێت جیبریل سەلامی خوای لێبێت فەرمووی ما بەینە هادەینی الوەقتەینی وەقتون ئەو نێوانی ئەو دوو کاتەی کە نوێژم پێکردی ئەو کاتی نوێژەکان تا پێش ئەوە مەیکە دوای ئەوەش مەیکە کەواتە بۆمان دەرکەوت کە خۆر بە تایبەتی وە ڕووناکی و تاریکی یەکێکن لەو شتانەی کە کاتی نوێژەکانی پێدەزاندرێت و هەروەها دەتوانین تەوقیتی نوێژەکانمانی پێ دیاریکەین و ئەو تەوقیتانەشی کە لە بەردەستی ئێمەدانە ئەهلی تەبەن خیبرە و ئەوانەی کە متابعی خۆر دەکەن و دەزانن لە چ وەرزێکدا خۆر چ کاتێک هەڵدێ و چ کاتێک ئاوا دەبێ و بە سیرکردنی ئەو ڕووناکی و سووراییانەی کە لە شەودا بزر دەبن و دەردەکەون تەوقیتی کاتەکانیان داناوە و کار ئاسانیان بۆ ئێمە کردووە ئەوەی کە گرینگە بۆ ئێمە ئەوەی کە لەسەر ئێمە ئێستا ئەوەیە کە ئەو تەوقیتانەی کە هەن لە هەر شارە و لە هەر جێگایەک پابەندبی پێیەوە پێش ئەوەی کە کاتی نوێژەکەی دادێ تەوان نوێژەکەت نەکەی و تا ئەو کاتەی نوێژی وەختی نوێژەکەی بەسەر دەچێت لە هەر کاتێکدا دەرفەتت بۆ ڕاستە نوێژەکەت دەکەی و لەو نێوانەیدا لە هەر کاتێکدا کردت بێگومان نوێژەکەت قوبوڵە بەڵام چەند ملاحەزەیەک تەبعاً سەبارەت بە نوێژی نەورۆ فەرمودەی صحی پێغەمبەرمان هەیە صلی الله عليه وسلم کە هەموو نوێژێک بە شێوەی گشتی لە کاتی خۆتدا بیکەی باشە کاتی نوێژەکەش ئەو کاتەیە کە نوێژەکە بەسەر نەچووە بۆیە کە ئەوارێ دەفەرمێ ئین الصلاة كانت على المؤمنين كتابا موقوتا دەفەرمێت نوێژ لەو کاتەی لە کاتێکی دیاریکراودا کاتی دیاریکراوی نوێژی نیوڕۆ بنمونە ئەو کاتێک کە گوتمان ئەو شتەی دایدەنەی سێبەری نامێنێ نوێژی نیوڕۆیە دەبێ وەکەی سێبەرەکە ئەوەندەی خۆی گەورە بوو تەمان تا ئەو کاتە لەو نێوانەیدا هەر کاتێک نوێژ بکەین کاتەکە کاتی نوێژی نیوڕۆیە ئەتۆ نوێژ لە کاتی خۆیدا کردو واجبەکەت لاداوە بەڵام بەبێ گومانی زۆری نەی نوێژەکان ئەگەر لە سەرەتای بوونیاندا ئەگەر دڵنیا بووی لەوەی نوێژەکەت بووە و گومانت نەبا لە سەرەتای بوونی نوێژەکاندا نوێژەکەت بکەی باشترە بۆیە ئەو حەدیثەی کە دەفەرمێت ئەحەب الأعمال إلى الله الصلاة على وقتها دەفەرمێت خۆشەویستترین کردەوە لای خوا ئەوەیە نوێژ لە کاتی خۆیدا بکەی کاتی خۆی ئەو کاتێک کە نوێژەکەت نەچووە نەک سەرەتای بوونی نوێژەکەی سەرەتای بوونی نوێژەکەی بەڵێ ئەگەر دڵنیابووی چاکترە بەڵام احتیاطکەی باشترە جار لە نوێژی نیوڕۆی تەمان لە وەرزی سارد و وەلەو شوێنانەدا کە فێنکن بێگومان هەر کاتێک دڵنیابووی لەوەی کە نوێژ بووە نوێژەکەت لە کاتی خۆیدا بکەی باشە بەڵام لە کاتی گەرما و لە شوێنە گەرمەکان و لە وەرزی گەرمادا فەرمودەی صحی پێغەمبەرمان هەیە صلی الله عليه وسلم کە ئەنەس بۆمان دەگێڕێتەوە دەفەرمێت إذا اشتد البرد بكر بالصلاة وإذا اشتد الحر أبرد بالصلاة پێغەمبەر صلی الله عليه وسلم لە وەرزی ساردا و لە کاتی ساردا پەلەی لە نوێژی نیوڕۆی دەکرد بەڵام لە کاتی گەرمادا دەیفەرموو بە نوێژ خۆتان فێنکەنەوە وەختێک کە نوێژی نیوڕۆی دەبێت خۆل لە ناوەڕاستی ئاسمانەیە گەرمترین کاتە گەرمترین کاتی گەرمایە بۆیە دەیفەرموو تۆزێک ڕاوەستن دواتر بڕۆن بەو ئاوەی کە بە دەموچاوتانیدا دەکەن و دەستنوێژی پێ هەڵدەگرن خۆتان فێنک بکەنەوە و گەرما لە کۆڵ خۆتان کەنەوە بۆیە نوێژی نیوڕۆیە لەو کاتەدا کە سەرمایە زوو بیکەی باشە و لەو کاتانەدا کە گەرمایە ئەگەر بە جەماعەت بۆ ئەگەر هەموو ڕاوەستان تەوان کە ئێستا لە مزگەوت بە جەماعەت نوێژە بکەی بەدەست خۆت نییە تەوان هەر لە کاتی خۆتدا دەیکەی بەڵام بۆ ئەو کەسانەی لە ماڵێدا نوێژێ دەکەن و تەوقیت و کاتەکەیان وەک دەڵێ بەدەست خۆیانە لە کاتی گەرمایدا تۆزە گەرمادا بێت ئەو جار نوێژەکەی بکەن چاکترە
خاڵێکی دیکە تەوان سەبارەت بە نوێژی عەسر هەروەکو ملاحەزە گوتمان نوێژی عەسر لەو کاتەیەوە دەبێ کە خۆری هەر شتەی بەقەدەر خۆی سێبەری کرد یان هەر کاتێک نوێژی نیوەڕۆنەما تەمان نوێژی عەسر دەست پێ دەکات بۆیە ئەگەر کەسێک تەبعاً لە پێش خۆر ئاوابوون پێش ئەوەی زەردا لە دەوروبەرت ببڕێن دای بەستە نوێژی عەسر و نوێژی عەسری کرد بێگومان نوێژەکەی دروستە بەڵام نوێژی عەسر بە بێگومانی لە کاتی خۆتدا بە زوویی بیکەی بێگومان چاکترە و باشترە کە بە بێگومانی هەموو نوێژێک بەڵام نوێژی عەسر بە تایبەتی تەمان پەلەی تێدا بکرێت و لە کاتی خۆیدا بکرێت پێش ئەوەی کە زەردایی بێنە ئاسمان پێش ئەوەی کە خۆر ئاوا ببێ یان ئەگەر بکرێت لە سەرەتای بوونی نوێژەکەیدا نوێژەکەت بکەیت بێگومان خێرترە و چاکترە چونکە پێغەمبەرمان صلی الله عليه وسلم فەرمودەی هەیە لەسەر ئەنجامدانی نوێژی عەسر بە تایبەتی کە لە کاتی خۆیدا ئینسان بیکات چاکترە و خێرترە و دوای نەخات بۆ ئەو کاتانەی کە زەردە دێنە سەر شاخەکان یان خەریکە نوێژەکەت دەچێت چونکە دەفەرمێت ئەوە نوێژی منافق و نوێژی دوڕوەکانە. سەبارەت بە نوێژی مەغریبیش بەبێ گومانی نوێژی مەغریب مەجالەکەی کەمە بۆی هەتا بکرێت نوێژی مەغریب کە دڵنیا بووی لەوەی نوێژەکە بووە لە دەوروبەری خۆتدا زەردایی و وەک دەڵی شوێنەواری خۆر نەماوە نوێژی مەغریب لەو کاتەدا بکەی و تاخیری نەکەی چاکترە چونکە پێغەمبەرمان صلی الله عليه وسلم فەرمودەی هەیە دەفەرمێت لا تزال أمتي على الفطرة ما صلوا المغرب قبل طلوع النجوم دەفەرمێت ئومەتەکەم خێریان تێدایە و لەسەر خێر و فیترەت پاکی دەمێننەوە تا ئەو کاتەی نوێژی مەغریب ناگەیەنە کاتێک کە ئەستێرە بە دەردەکەون تەبان ئەگەر بە ئەستێرەش بە دەرکەوتن مادام سوورایی لای خۆر ئاوابوون ون نەبووە هەر دروستە بەڵام بێگومان ئەگەر پێش ئەوەی ئەستێرە بە تەواوی دەرکەون لە ئاسمان نوێژی مەغریب بکەی خێرەکەی چاکترە و باشترە. و سەبارەت بە نوێژی عیشاش زۆر جار تەبان ئەوە دەگوترێت نوێژی عیشای تا تاخیرتری بکەی خێرترە و چاکترە. نوێژی عیشاش ئەگەر تەوان بەنسبەت ئەو کەسانەی کە لە مزگەوت نوێژێ دەکەن و جەماعەتێ دەکەن بێگومان بچنە مزگەوت و لە کاتی خۆیاندا و بە جەماعەت نوێژەکەیان بکەن چاکترە نەک کەسەکە نەچێت تە مزگەوتێ و جەماعەتێ نەکا بە بیانووی ئەوەی کە سونەت وایە نوێژی عیشای تاخیرکەی نا پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم زۆربەی جار نوێژی لە کاتی خۆیدا کردووە بەڵام لە سەردەمی پێغەمبەردا صلی الله عليه وسلم سەحابەی پێغەمبەری خوا کە دەچوونە مزگەوت هەتا پێغەمبەر نەهات بایە تەوان نوێژیان نەدەکرد بۆیە زۆر جار پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم سەحابەکان بە سەعات و بە چەند سەعات چاوەڕوانی پێغەمبەریان کردووە صلی الله عليه وسلم تا هاتووە پێغەمبەر کەسیش دەنگی لێوە نەهاتووە چونکە زانیویانە مرۆڤ ئەگەر دانیشێ لە مزگەوت و چاوەڕوانی نوێژێ بکە خێری نوێژی دەگاتێ. بۆیە تەبان نوێژی عیشای گوتمان لەو کاتەیەوە دەبێت کە ئەو سوورایی لە خۆر ئاوەوە دروست دەبێت نامێنێ کە نەما تەبان نوێژی عیشایە دەکرێت بەڵام ئەگەر دوای خەی تا نیوەی کۆتایی یعنی نیوەی شەوەکەی لە مەغریبێ ڕاتەبان شەوە لە مەغریبێ ڕاتا بەیانی بە سەعات چەند سەعاتە بە نمونەگەر 8 سەعات بێ 4 سەعاتی یەکەم تێپەڕێ ئەو جار نوێژی عیشای بکەی بێگومان خێرەکەی چاکترە چونکە پێغەمبەرمان دەفەرمێت صلی الله عليه وسلم لولا أن أشق على أمتي ئەگەر لەبەر ئەوە نەبا کە دەبووە زەحمەتی و گرانایی بەسەر ئومەتەکەمەوە لأمرتهم أن يؤخروا العشاء إلى ثلث الليل فەرمانم پێدەکردن نوێژی عیشای دواخەن تا سێیەکی کۆتایی شەو یان تا نیوەی کۆتایی شەو. بۆیە تەبان بۆ ئەو کەسانەی لە ماڵێ نوێژێ دەکەن و ناچنە مزگەوت یان کاتی نوێژەکەیان بەدەست خۆیانە ئەگەر بە جەماعەتیش بێت
ئیمام و مەئموم ئەوەی لە پێشەوەی ئەوەی لە دوایە دەتوانن بەیەکەوە ڕێککەون بێگومان ئەگەر زەحمەتی و قورسی دروست نەکە نوێژی عیشایە دوا بخرێت بۆ نیوەی کۆتایی یان بۆ پێش خەوتن بێگومان ئەجرەکەی زۆرترە بەڵام بەو مەرجەی جەماعەت و چوونە مزگەوتی لەسەر نەفەوتێنی باسەکەمان باسی ئەوەی نێ نەچێ مزگەوتی بۆی لەبەر خاتریەوەی نا ئەسڵەن جەماعەت تەوان تەکیدی زۆرتر لەسەر کراوەتەوە و بەگشتیش پێغمبەر صلی الله عليه وسلم دەفەرمێ ئەگەر زەحمەت نەمایە بێگومان ئەوە زەحمەتە و پێغمبەریش وای نەکردووە صلی الله عليه وسلم چەند جارێک وای کردووە بۆیە ئەوە واجب نییە و ئەگەر ممکن نەبوو لە کاتی خۆتدا نوێژەکە بکەیت بێگومان چاکترە و باشترە و حەدیثی یعنی بابەتێکی کەمان هەیە لەسەر نوێژی عیشای بێگومان مەکروهە و ناپەسەندە ئینسان پێشەوەی نوێژی عیشای بکە بنوێ هەرچەندە گوناهبار نابێت مەکروه ئەوەیە کە نەیکەی چاکترە چونکە دەگونجێ و ئەگەری هەیە کە خەوتی بەخەبەر نەیەوە ئەگەری ئەوەی هەیە خەوتی دوای لەشت گران بێ و تەمبەڵ و تەوەزەل دەرچی و دەگونجێ لەبیرت نەمێنێ کاتێک کە هەڵدەستی لەوانەیە وا بزانی چونکە خەو گۆڕانکاری بەسەر ئینساندا دێنێ بۆیە ئینسان باش وایە و چاک وایە نەخەوێ هەتا نوێژی عیشای دەکا و ئەسڵی سونەتیش کە کەسمان جێبەجێی ناکەین ئەوەیە کە نوێژی عیشات کرد و سونەتەکانت کردن و دیکرەکانت کردن لە بینی نوێژی عیشا و خەوتنیش قسەکردن و بابەتی دنیای نێتە گۆڕێ کە بەداخەوە ئێمە ئەو سونەتەمان تەرک کردووە و نایکەین نوێژی بەیانیش بێگومان تەبان هەتا ئەو کاتەی کە دنیا ڕووناک نەبۆتەوە و تاریکایی ماوە بیکەین باسمان کرد چ کاتێک دەبێ و حەدیثی صحی پێغمبەرمان هەیە صلی الله عليه وسلم کە ئەو کاتانەی پێغمبەر صلی الله عليه وسلم نوێژی بەیانی کردوون و نوێژەکەشی بێگومان زۆر لە ئێمە درێژتر بوون نوێژەکانیان کردووە و جەماعەت بەرەڵا بۆ چوونەتە دەریش دەفەرمون لە دوور بە دووری خەڵک لە تاریکیان یەکترینە دەناسیەوە بۆیە ئەو کاتێک کە نوێژی بەیانیش دەکەین ئاگامان لێی بێ نوێژی بەیانی هەتا بکرێت تاخیری نەکەین بەڵام بێگومان تەبان هەتا ئەو کاتە نوێژی بەیانی ماوە خۆر دەرنەکەوت بێت و خۆر نەهات بێتە دەوروبەرت زەر نەبوو بێ بەڵام هەتا بکرێ لە کاتی خۆتدا بیکە چاکترە پێغمبەرمان دەفەرمێ ئەصبحوا بالصبح فإنه أعظم لأجوركم زۆر زوو لە بەیانیاندا نوێژی بەیانی بکەن چونکە پاداشتەکەی زۆر گەورەترە لە نوێژێک کە بە تاخیری دەیکەین ئەگەر کاتەکەشی ما بێت یەک ملاحەزەی دیکە طبعا ئەگەر ئینسانێک بەنمونە بەیانی بەخەبەر هات کە دایبەستە نوێژێ کاتی نوێژێ بەیانی مابوو دایبەستە نوێژێ ئەو نوێژەی دروستە با بەسەریشیدا خۆر هەڵبێ نوێژەکەی نەچووە یان مەغریب عیشا بەیانی هەموو نوێژەکانی دیکە بە هەمان شێوە و کەسێک کە نوێژی مەغریبی تاخیر کردووە بە نمونە ئەگەر پێش مەلا باگدانی عیشایە دایبەستە نوێژێ ڕکعاتی یەکەمی کە دابەست بوو کاتی نوێژێ مابوو با بەسەریشیدا بانگی عیشای بدا نوێژی مەغریبی هەر لە کاتی خۆیدا چووە و نوێژەکەی بەچوو حیساب ناکرێت بۆیە ئەگەر لە کاتی ئیحرام و وە لە ڕکعاتی یەکەمدا فریای کاتی نوێژەکەت کەوتی نوێژەکەت قبوڵە ئایا گوناهبار دەبی یا گوناهبار نابی بێگومانەوە پەیوەندی بەو عوزرەیەوە کە هاتە بە ئانقەس تاخیرت کردووە یان بە عوزرت هەبووە بێگومان بە ئانقەسیش تاخیرت کرد بێ نوێژەکەت هەر بەرکەوتووە بەڵام ئەگەر بە عوزرەوە بێ بێگومان ئینسان گوناهباریش نابێ یەک تێبینی و ملاحەزەی دیکە کە هەمومان تووشی ئەو حاڵەتەی دەبین ئەگەر لە کاتی یەکێک لە نوێژەکاندا لە بیرمان چوو نوێژ بکەین نوێژی نیوڕۆیە لەبیرت نەبووە نوێژی نیوڕۆیە بکەیت لە ماڵی خۆشتی هیچ عوزرێکیشت نینە بەڵام لەبیرت چۆتەوە شەوە بیرت دێتەوە کاتی نوێژی عەسر بیرت دێتەوە ئەو کاتەی وەبیرت هاتەوە نوێژەکەی خۆت بکە بە نیەتی نوێژی حازری نوێژەکە دروستە و جێڕانەوەشی ناوێ و هیچ گوناهباریش نابی چونکە پێغمبەرمان صلی الله عليه وسلم دەفەرمێت من نسي صلاة فليصليها إذا ذكرها ئەگەر کەسێک نوێژی لەبیر چوو لە کاتی خۆیدا بە ئەو کاتە بیکا کەوە بیری دێتەوە لا کەفارەتە لەها إلا ذلك هیچ کەفارەتێکی نییە تەنها کردنی نەبێ بۆیە نەڵێ تازە
کاتەکەی بەسەر چووە و مادام لە بیرم چووە دەی با بۆ بەیانی بێت و با ڕۆژێکی دیکە دەیجەرمۆ نە کەی وەبیرت هاتەوە ئەو دەقەی وەبیرت دێتەوە هەستە بەبێ ڕاوەستان نوێژەکەت بکە نوێژەکە دروستە ئەگەر چەند ڕۆژێکیشی بەسەردا تێپەڕی بێ هەفتە و مانگیشی بەسەردا تێپەڕی بێ نوێژەکەت نەکرد بێ بەڵام فعلا لە بیرت چوو بێ لە بیرچوونەوە عوزرە و پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرموویەتی قەڵەمی گوناه لەسەر سێ کەس هەڵگیراوە یەکیان ئەو کەسەیە کەشتی لە بیر دەچێ هەتاوە بیر دێتەوە مکەلەف نی ئەوە یەک ملاحەزەیەکی دیکە بە تایبەتی لە نوێژی بەیانیان ئەو کەسانەی لە خەودا دەمێنن و بەخەبەر نایەن کە بەخەبەر دێن کاتی نوێژەکەی نەماوە چی بکەن باشە بڵێن جا قەیدی چیە تازە کاتەکەی هەر ڕۆیشتووە دوایە دەیجەرمەوە بچێ لێی بخەوێتەوە نە بێگومان ئەوەشیان ڕێگە پێدراو نییە ئەو کەسانەی کە خەو بەسەریاندا زاڵ دەبێت یان بەخەبەر نایەن لە کاتی هەر کامێک لە نوێژەکاندا بێ کەی بەخەبەر هات با کاتی نوێژەکەش نەمابێ نوێژەکەی خۆی بە حازری دەکات و بێگومان ئەگەر کەمتەر خەمیش نەبوو بێت لەوەی کە درەنگ خەوت پێدی یان لەوەی کە بە ئەنقەس هەڵنەستاوە هیچ گوناهیشی ناگاتێ چونکە لە بیر چوون و پاشان خەوتن عوزرن وەخوای پەروەردیگاریش عوزری قبوڵە بەڵام بە هیچ شێوەیەکی قبوڵی نییە نوێژ نەکەین نەکردن نییە بەبێ گومانی بەڵام لە بیرچوون هەیە لە بیرت چوو کەی وەبیرت هاتەوە بیکە گوناهبار نابی خەوت بووی هەتا کاتی نوێژەکەی بەسەر چوو کەی بەخەبەر هاتی نوێژەکەی خۆت بکە و گوناهباریش نابێ و وازبەکەشت لەسەر لا دەسێت و بەوە طبعا دەزانین کە خوای پەروەردیگار ڕەحمەت و میهرەبانیەکی زۆری لەگەڵ ئێمە کردووە کە کاتێکی کەمی دانەناوە بۆ ئەنجامدانی نوێژ کاتێکی زۆری داناوە و دەرگاشی لێ قوفڵ نەکردوین ئەو کەسانەی بە عوزرێک بە تایبەتی بە لە بیرچوون و بەخەوتن کە ئەوانە عوزرن بۆ ئەوەی ئینسان نوێژ لە کاتی خۆی دانەکە هیچ بیان و عوزرێکی دیکەمان نییە ئەوانەش ئەگەر لە بیرت چوو و ئەگەر خەوت لێکەوت بوو و ئەگەر ئینسان وەک دەڵێ حاڵەتێکی بەسەردا هات بوو مێشک و عەقڵی ئیشی نەدەکرد لەو کاتانەدا تەمان هەر لەسەرت نین وەکەی بەهۆش خۆت هاتیەوە بە خەبەر هاتی نوێژەکەت دەکەی و گوناهباریش نابی صلى الله على سيدنا محمد وعلى آله وصحبه أجمعين